سڵاتان لێ ببینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێو پێشەنگای نێودەوڵەتی هەولێرین دەمەوێت تا بەرنامەیەک بکەین و پرسێک تاوتوێ بکەین لە هەرێمی کوردستان، ئەویش زۆربوونی ئەم هەموو زانکۆ و پەیمانگایە ئەهلیە کە دەبینین ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان زیاد دەبن و ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی دەرچوانی زانکۆ و پەیمانگا ئەهلیەکانیش ڕوو لە زیاد بوون دەکەن. دەمەوێت لە بەرنامەیەم ڕۆم بپرسم ئاخۆ زۆربوونی و هەموو پەیمانگا ئەهلیە و زۆربوونی و هەموو زانکۆ ئەهلیە بە مەبەستی پێگەیاندنە یا مەبەستی ڕووتانەوەی قوتابیە. دەمەوێت بپرسم ئاخۆ ئەو هەموو زانکۆیە توانیویانە ئاستێکی ئاوا پێشکەش بکەن و قوتابیان و خوێندن و پرۆسەکانی خوێندن لە هەرێمی کوردستان بەرەو پێش ببن. دەمەوێت پرسێکی تر تاوتوێ بکەم بزانین ئاخۆ هاوڵاتیان زانکۆکانی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێن و تا چەند ئەو زانکۆیان هەرێمی کوردستان دەتوانن شتێک یان دەتوانن عیلمێک بە خودی قوتابی بدەن کە قوتابی لە دوای دەرچوونی لە زانکۆکە بتوانێت بەو زانستێکە لە زانکۆکەی فێر بووە خزمەتی خۆی و بەڵکو خانەوادە و دەوروبەرەکەی بکاتەوە بتوانێت لە ڕێگای ئەو زانستەوە خۆی بژێنێ. من تاوتوێم ئەم پرسەیە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. پێدوای زانکۆ ئەهلیانە تەنها ئامانجیان پارە و داراییەکەیان ئامانجیان خزمەتکردنی زانستە لە هەرێمی کوردستان؟ ئەمی ڕێکلامە و بزنسە هەردوو لایە تا ڕادێک بەگشتی خوێندن لە کوردستانەوە بە تایبەت زانکۆکانی هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ تان بڵێن بزنسە بۆیە بەرهەمەکان هیچ نییە. ئەو سیستەمەی ئەمن دەم خوند 2003 بوو، ئەمە لە 2017 بوو. میم ئەوەیە پارەکەی خۆیان بۆ نمونە بەدەست بینن، ئیتر ئەو قوتابیە فێر دەبێ یان فێر نابێت لەوان کێشەنی قوتابی وەکو بزنس وەکو گەنجینە سەیرەکان لە ڕووی زانستەکەیەوە نا بۆی پارەی لێ بکێشێتەوە. ڕۆلی زانکۆ لە ئێستا چۆن دەبینی؟ تا چەند پێت وایە زانکۆکان لاستی پێویستن بۆ هەرێمی کوردستان؟ تا چەند پێت وایە قوتابیانی زانکۆ لە ئاستێکان یان زانکۆکان لە ئاستێکن کە قوتابی پێشکەوتوو بەرهەم بێن و قوتابیەک بەرهەم بێنن کە سەرتاپایە وڵاتە گۆڕانکاری بەسەردابێن و لە دام و دەستگاکان بتوانن گۆڕانکاری گەورە لەسەر دەستیان ڕووبدات؟ دەستخۆش ئەوەی ڕاستی بێت لە هەر وڵاتێکی تر لە هەر شوێنێکی تر زانکۆ و ناوەندەکانی خوێندن ئەکرێ ساڵانە بەرهەمی نوێ بەرهەمە نوێەکان چییە؟ قوتابی و کەسانی شارەزا و سپۆر لەو بوارەکەتی دەرەچێت. بەڵام ئەگەر سەرنج بدەین لە کوردستان جیاواز لە وڵاتانی تر ئەمە نییە، نابێنرێ. بۆچی؟ کردنەوەی زۆرێک لە زانکۆ ئەهلیەکان کاریگەری هەبووە لەسەر پرۆسەی بەرەمهێنانی تاکی ژیر و چالاک لە کۆمەڵگا. بۆچی؟ زۆرێک لەو زانکۆ و پەیمانگا ئەهلیانە کە ئەکرێتەوە خۆی ئەمە ناکرێ بڵین نابێ بکرێتەوە چونکە لە زۆرێک لە وڵاتانە هەیە، بەڵام لێرە زیاتر وەکو لایەنێکی بزنسی سەیرەکرێت لایەنە ئیداریەکانان کە ئەمە کاریگەری دروست کردووە و لە هەمان کاتا حکوومەتیش تاوانبارە بەوەی کە پلانێکی نییە بۆ دامەزراندنی قوتابی و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان، نەک بۆ بە شێوەیەکی گشتی بەڵکو زۆرێک لە یەکەمەکانی دەرچوو و پەیمانگاکان لە ماڵەوە دانیشتون کە ئەمەوەکە تەلەبەکانی تر بڵێ باشە بۆچی بخوێنم، ئەسڵەن من بۆچی بچم زانکۆ بخوێنم لە کاتێکە ئەو کەسە نمونەیەک لە کەسەکانی خۆم یەکەم و دانەمەزراوە. ئەمە کاریگەریەکی بێهیوابوون، کاریگەری نێگەتیڤ و بەردەوام بە نمونەی خراپ خوێندن لە بەرچاوی هاوڵاتیان. ئێمە بەستەمەیە بەڵێ تاکی ئێمە بێهیوا بووە لەوەی کە دەرەچێ چی بکە؟ هەڵێ باشە من ئەوە بۆ من نمونەی کەسێک لە خۆیەنێتەوە لە خزمەکانی خۆی هەڵێ دامەز دەرچوو یەکەمیش بوو زۆریشی خوێن شادی بەرزی هێنا بەڵام لە ماڵەوە دانیشتووە جاتخوا من ئێستا بچم ئیشێکی لە مارکێتێکە ئیش بکەم لە مۆڵەکە ئیشکەم باشتر نییە شەهادە بێ و نەبێ چ گۆڕانکاریە لە ژیانی منە دروست بکەم. ئەوی من مەبەستمە بپرسم لە ئێستا دەبینین بە سەدان زانکۆی ئەهلی و پەیمانگای ئەهلی لەم هەولێرەوە تاوای لە هەرێمی کوردستان بەگشتی هەیە. ئایا پێت وایە زۆربوونی ئەو زانکۆ ئەهلیانە خزمەت بە چیەکە؟ پێت وایە خزمەت بە پرۆسەی خوێندن کا لە هەرێمی کوردستان؟ وەکو وتم بوونی ئەو زانکۆ ئەهلی و پەیمانگا تایبەتانە بۆ پێویستە، بەڵام
چۆن بەڕێوە ببرێ چۆن ئەو شوێنە ئەو ناوەندی خوێندنە بە شێوەیەکی دروست بەڕێوە ببرێ ئەوەی لێرە ڕووەدا لایەنێکی بسنزیە زانکۆ هەیە لێرە لەم وڵاتە یاە و ینی بانگێشتیەوە کا من زانکۆیەکی نێودەوڵەتیم و زۆر ئەو بەڵام ئەوەندە گرنگی بەوە کاکە قوتابی وەکو بسنیز وەکو گەنجینە سەیرەکە لە ڕووی زانستەکەیەوە نا قوتابی لە ڕووی وەکو ئاڵتونە یێنێتە بەرچاوی خۆی بۆی پارەی لێ بکێشێتەوە نەک بە ئامانجی ئەوەی کە فێری کا و بیکا بە تاکێکی ژیر ئەمە لە زۆر لە زانکۆکانی ئێرە ئاوە بەو جۆرە سێری قوتابیەکرێ. ڕاستی ڕزانکۆیەکانی کوردستان 150 باشە ئەوی دیکەنا لە بۆی سیستەمان زۆر لە پاشە ئەم لە خۆم دەرچوومە لە بەش کۆمپیوتەر ئەو سیستەمەی ئەمن دەم خوند 2003 بوو ئەمە لە 2017 بووین ینی لە 2003 ئیشتان بە بەرنامەی 2017 ئیشمان بە بەرنامەی 2003 کردیە. باشە کاتێک دەرچووی چێتە کۆمپانیەکان دەرچوومە شکر بۆ خۆ پێشەوەی کە دەست بۆ ماحەدەش بکەم ئیشی خۆم هەبووە لێ ئیشەکەم پێ نەبوو بە شەهادەکەی تا ئێستا ئەگەنا لە هیچ بەشە چێر وەرنەژێمەشی زۆر گەنجی کە لەوانێ لە شوێنان دانیشتبان بێ ئیش و بێ باشە ئیشت دەکرد و لە خوێندنیش بووی ئەو ئیشانەی کە دەتان کرد ئێوە بە عملی کە دەتکرد لەگەڵ ئەوەی کە دەتان خوێندێکی دەگرتەوە یاخود لێک دوور بوون یەکی دەگرتەوە بەس ئیسیفادەی نیە ینی ئەتوو ئێستا سیستەمی ئێستاکە ینی 2019 دەچی هەر شەریکەکی سیستەمی نییە بەکاردێن هیچ شەریکەک نییە بچی 2005 و 2003 2007 فەرق پێ نەکاتن ینی هەتاوەکو دۆ مایکرۆسۆفت وۆردی بەکاربینە کەس 2003 بەکار ناینی لەبەرچی لە زانکۆکان ئەو پێشکەوتنیە نیە ینی بۆچی ئەبدێت ناکرێتەوە بەردەوام پرۆگرام و بەرنامەکان بەڕایتەوە ئەوە دەکەوتەوە سەر بەشی وەزارەتی پەروەردە کە دەبی پەرەی پێ بداتن ینی تۆیە کە دەرچووی بەشی کۆمپیوتەری و ئیشش دەکەی لە بەشی کۆمپیوتەر پێ وایە ئەوەی لە بەشی کۆمپیوتەر دەبچێت دەتوانێت لە کۆمپانیەکان ئیش بکە بە ئیشێکی پێشکەوتوو بکە ڕاستی دەکەوتەوە سەر کەسەکە ئەگەر لە خۆی حەوڵ نەداتن لە بۆ خوندن لە خۆی لە بەرمەجەی دیکە لە ئۆنلاین زیاتر شت فێر نەبی لە سەر زانکۆکان شتێکی وا فێر نابی شتێکی منهەجیە سەرەتایە کە دەداتێ و ناوەڕۆکەی دەبی لە خۆت بەدوویدا بڕۆی لە ئێستا دەبینین زانکۆ ئەهلیەکان زۆر بوون و ئەلێرەش کە ئێستا ئێمە دەیبینین ئەوەی زانکۆی ئەهلی دەبینین نیوەندەش زانکۆی حکومی نابین پێ زانکۆ ئەهلیانە بۆ خزمەتی قوتابی هاتوون یان بۆ ڕوتانەوەی قوتابی هاتوون ڕاستی سعرەکانیان زۆرە هەندێک شێوە مناسبە بەس زانکۆ تا زانکۆش فەرق دەکاتن زۆر زانکۆ هەیە زۆر باشە و هەندێک هەیە بەس لە بۆیە کە شادەکە دەداتی و تاو ئەوەی دیکە مەسن کوی دەڵێ لەسەر پارەکێ کابرای لاقی بەسەرەوەی دانی کە فێر دەبی فێر نابی داوام دەکەی داوام ناکەی زانکۆ هەیە بەبێ داوامی شادە بدا لێرە زۆر زانکۆ هەیە بە شێوەیەکی گشتی ئەم دەتانم بڵێم حەسەب زانکۆکە دەکاتەوە حەسەب ڕێنکینگی زانکۆ پێوەری زانکۆ پێوەری زانکۆکەش ئەوەیە کە پێوەرەکەی کە ڕێنکینگی دنیای عالەمی پێ دەڵێن ئەو پێوەرەیە کە دادەندرێت لەسەر زانکۆیەکە کە چەندەمینە یعنی لە باشی و لە خراپی و وەکو بابڵین زانست وەکو فێربوونی زانست لە وەکو ناوەڕۆکی باشەکان دەتانم بڵێم لەسەر زانکۆ لەسەر مامۆستا و لەسەر تەڵەبە دەکاتیتەوە بەڵام ناچۆنیان لە سنگێننەوە بەگشتی بە خودای ناڵێم پێوەرەکەیە پێوەری عالەمی وەکو خودی خۆم ناتوانم قرار لەسەر زانکۆکان بدەم بەڵام پێوەری عالەمیەکان هەیە کە دەلال لەوەی دەگەنی ئەو زانکۆیە باشە یاخود خراپە یاکوڕ ڕێنکینگی چەندە یا پێوەری عالەمی چەندە بەڵام من ناتوانم بڵێم کە باش ڕێنکینگانی کە جەنابەت خوێندوتەوە دیراست کردووە و ئێوە لە کۆمپانیەکەی خۆتان زیاتر ئیژە سەرەوە باسان ناکرد زانکۆکانی هەرێم لە چ ئاستێکن لە چاو زانکۆکانی جیهان لە چاو زانکۆکانی جیهان دەتوانم بڵێم زۆر لە پاشە زۆر لە پاشن بۆ نمونە زانکۆکانی کوردستان هەمویان ڕێنکینگان لە سەرەوەی 10,000 بۆ نمونە زانکۆکانی تورکیا بە هەڵسەنگێنی کە لە زانکۆ حکومیەکانەوە دەست پێکەین ڕێنکینگان لە 1000 و لە 800ەکان دەست پێ دەکات باشە ینی ئەوە جیاوازیەکی زۆری هەیە کە 10,000 لە بینی 10,000 وەکو 800 و یاخود 9,000 زانکۆ بەخۆی 20,000 زانکۆ هەیە لە دنیا چ بنەمایەک دادەنرێ ئەم بنەمایانەی کە زانکۆیەک لەسەری ئادادەمەزرێت و ڕێکینگی بەرزەکرێتەوە یاخود نزمێکرێتەوە چییە؟ بەخۆی پێوەر زۆرە ناتوانین ئێستا بە کورتی باسیکەین بەڵام بەگشتی ئەوەیە کە لەسەر کامپوس لەسەر با بڵین لابریتۆری پێ دەڵێن یاخود کوالێتی خوێندن یاخود کوالێتی ئەو شوێنەی کە لێی نیشتە جێ دەبن ینی بە شێوەیەکی گشتی زۆرن ئەو پێوەرانە لێسا دەبینین و ئێستاەوەی ئەگەر خۆشت سەردانێکم پێشنگای و سوڕێک بەناو پێشنگایە کردبی دەبینی زانکۆ ئەهلیەکان زۆر بوونە پێ دوای ئەم زانکۆ ئەهلیانە
ئامانجیان چییە لە زۆربوونی هەموو زانکۆیە؟ ئایا تەنها ئامانجیان پارە و داراییەکەیان ئامانجیان خزمەتکردنی زانستە لە هەرێمی کوردستان بەگشتی زۆربوونی ئەو هەموو زانکۆ ئەهلیەیە بە باشە دەزانیان بەخراپەتەوەکو کەسێکی شارەزا لە بواری زانکۆکان. بەخۆی ئەمە دەتوانین بڵێن دەتوانم ئەمن وەکو خودی خۆم شخصی خۆم دەتوانم بڵێن بزنسە ئەو بۆ بزنسە لەبەرەوەی بەرهەمەکانی کە تەواو کرایە لەو زانکۆیانەی کە باسی دەکەی ئەو ئەهلیانەی کە ئەوەندە زۆر بوونە بەرهەمەکانیان هیچ نییە کەواتە ئەوە بزنسە ئەوە نییە کە ئەلم بدرێ خود زانست بدرێ بەو خوێندکارە ئەوە شەر دەکەتەوە هەند دەلال لەوەی دەگەینی کە بزنسەنەوە پێدانی زانست بۆ تەڵەبەکان بۆیە بەرهەمەکان هیچ نییە بەرهەمەکانیان وانیە کە بتوانن بە پێی ئاستی خۆیان ئیشێک یاخود شەهادەکەی خۆیان بەکاربێنن. کە دوێ زانکۆ ئەهلیانە تەنها ئامانجیان پارە و داراییەکەیان ئامانجیان خزمەتکردنی زانستە لە هەرێمی کوردستان هەمی ڕێکلامە و بزنسە هەردوو لایە تا ڕادێک بەگشتی خوێندن لە کوردستانەوە بە تایبەت زانکۆکانی هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ تان بڵێن بزنسە بۆیە بەرهەمەکان هیچ نییە. ئەو سیستەمەی ئەمن دەم خوند 2003 بوو ئەمە لە 2017 بوو. میم ئەوەیە پارەکەی خۆیان بۆ نمونە بەدەست بینن ئیتر ئەو قوتابیە فێر دەبێ یان فێر نابێت لەوان کێشەنی قوتابی وەکو بزنس وەکو گەنجینە سەیرەکە لە ڕووی زانستەکەیەوە نا بۆی پارەی لێ بکێشێتەوە. تۆکو دەرچوویەکی زانکۆ پەیمانگەکان بەگشتی خوێندن لە کوردستانەوە بە تایبەت زانکۆکانی هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ زانکۆکان لە چ ئاستێکن؟ ئایا لە ئاستێکن بتوانن خزمەتی قوتابی و خوێندکار بکەن و خوێندکار و قوتابیەک بەرهەم بێنن کۆمەڵە زانستی ئەوای بدەنێکە ئەم قوتابیە بتوانێت لە داهاتوو خزمەتی خۆی و خانەوادەکەی بکە بە شادە و ئەو عیلمێکە لە زانکۆ پێی دەدرێت؟ بەڵێ سەرەتا سڵاو بەڕاستی لەسەر مەوزوعی زانکۆکان ئەوەی ئەمن بیزانم پێشتر زانکۆ حکومیەکان زانکۆی زۆر بەرەو پێشچوو تەتەوڕ بوون بەڵام لە پاش ئەوەی ئەو زانکۆ ئەهلیانە دروست بوون گرنگی زیاتر بۆ بزنس لەوەی کە بەرەو پێشچوونی زیاتر دیکۆراتە هەمووی مەسەلەن پەروەردەیی نییە هەمووی مەسەلەن باسی ئینگلیزی دەکەن دەبینی ئەو کولیانە دەڵێن پەروەردەکە هەموو سیستەمەکە ئینگلیزیە بەڵام لە ئەسڵدا ئینگلیزی نیە دەچی دووانە ئینگلیزیە دەچی وانێک ئینگلیزیە بەڵام هەمووی ڕێکلامە و بزنسە یعنی ئاستی خوێندن لە کوردستان بۆتە بزنس ئەوەندەی بزنس ئەوەندە گرنگی بە پەروەردە و گرنگی بە خودی علم و زانستەکە نادرێت؟ بەڵێ بزەبێت ئەمن پێم باشە کەرتی تایبەت ئەوەندە احتیمامی پێ نەدرێەوەی کەرتی حکومی لەبەرەوەی ئێستا ئەوەندەی کەرتی تایبەت خەڵک لە بۆی دەچی کەرتی حکومی زیاتر زعیف بووە یعنی ئێستا باشە تۆ هەموو زانکۆی کە لێرە دەبینی تازە پێم وابێت ئەگە لە دەرگای ڕیسی تا هێشتا گەس بێرە نزیک 20 زانکۆی ئەهلی دوێنیوە ئەو زانکۆ ئەهلیانە بۆ خزمەتی ئەو میلەتە هاتوون بۆی هاتوون کە علم و زانستێک بدەن یان وەکو بزنسێک و وەکو بازرگانێک هاتوون پارە و خود لە قوتابیان بستێنن بەڕای تۆ؟ بەڕاستی ئەگەر یعنی سانسۆرەی باشی لەسەربی دەتوانین بڵێن یعنی پێویستن بەس بەو دەرەجەی زۆرەی نا ئێستاکە زۆر بەربڵاوە ئەو بە بزنس دەچی بە هیچ شێوەیەک بۆ خزمەتکردنی قوتابی و خزمەتکردنی علم نییە علم و زانست نیە ئەوی دەیبینین ئێستا بەڵام پێمان باشە کەرتی حکومی زیاتر احتیمامی پێ بدرێ پێم وایە ئەو مامۆستایانە ئێستا کە ناتوانن لە کەرتی حکومی احتیمام بە قوتابی بدەن ئەوە دەرگایکی زۆر واڵایان لە بۆ کراوەیە لە کەرتی تایبەت لەبەر ئەوەیە احتیمام نادرێ ناشتوانن ئەو پارەی بەدەستیان دەکەوێت لە کەرتی تایبەت تەعویزی کەنەوە لە حکومی بەڕاستی. تۆ زانکۆکانی هەرێمی کوردستان لە چ ئاستێک دەبینی لە ڕووی جیهانیەوە تاچەن ئەو زانکۆیانەی ئێمە توانیویانیان دەتوانن زانستێک بە قوتابی ببەخشن ئەو قوتابیە بتوانێت بەهۆی ئەو زانستەوە ئیش و پیشەیەکی دەست بکەوێت یاخود بتوانێت بژێوی ژیانی خۆی بەرپاوکەنەوە زانکۆی لە بوارێک تەواو بکات و بچێت لە بوارێکی تر ئیش بکە. تۆ چۆن نبینی ئاسی زانستی زانکۆکانی ئێمە؟ زۆر سپاس بەخێربێن. ئاستی زانکۆکانی کوردستان تا ڕادێکی زۆر باش بە ئاستێکی باش دەبینم لەبەروی خۆم یەک لە دەرچوەکانی زانکۆیەکانی کوردستانم بە تایبەت زانکۆی حکومیەکان ئەوە زانکۆیە ئەهلیەکانیش خراپ نینە بەڵام زانکۆی کوردستان حکومیەکان مستەوایەکی باشیان هەیە دەتوانن هەتا ڕادەیەک
خەڵک بتوانێت کە لەو زانکۆیە تەواو بکاتن و بە مقنعیەوە بتوانانی ئیش بکاتن لە بوارەکەی خۆی. ئەمن کۆلێژی دەرمانسازیم تەواو کردووە لە زانکۆی سەلاحەدین ئێستا بۆ زانکۆی هەولێری پزیشکی. لە چ ساڵێک تەواوت کردووە؟ ئەم ساڵی 2002-2003 تەواو کردووە. وارانەی کە لەوێن دەتوانن شتێکی ئاوا خزمەتێکی ئاواییەوە بکەن کە بتوانن لە دەرەوە دواتر چارەسەر بەسەر نەخۆشان بەسەر هاوڵاتیان ببەخشنەوە؟ بەڵێ ئەو خەریجی ئەو ساڵانەی ئێمە و پێش ئێمە ئێستا هەمووی پرۆفیسۆر و مساعید پرۆفسۆرن لە زانکۆکانی هەولێری پزیشکی دەتوانم بڵێم هەمویان مستەواکی زۆر باشیان هەیە و لە زانکۆ ئەهلی و حکومیەکان ئێستا دەرز دەڵێنەوە. تا چەند قوتابی لەسەر خۆی وەستێتەوە چونکە دەڵێن چەند لە زانکۆ دەفخوێنی دەبێت دوون دەست لە دەرەوە بخوێنی بۆی پێ بگەیت تۆ تا چەند لەگەڵ ئەموتەی؟ تا 100% لەگەڵ ئەوەمدام لەبەرەوەی ئەگەر قوتابی بیبن لە زانکۆیەکی وەکو زانکۆی ئۆکسفۆرد و یان لە هەر شوێنێک تر دابنێن ئەگەر خۆی مستەوای تێدا نەبێتن و خۆی هەوڵ نەدا زیاتر فێربێ فێر نابێ. خەڵکی شەیە خەریجی زانکۆی کوردستانە یەک لە زانکۆکانی ئەم کوردستانیە ئێستا مستەوایەکی زۆر باشی هەیە. خەڵکمان هەیە خەریجی زانکۆکانی کوردستانە ئێستا مامۆستایە لە جامیعەکانی بەریتانیا یان لە جامیعەکانی ئەمریکای دەرز دەڵێتەوە هەمی لەسەر تاکە شەخص ڕادەوەستێ. ئەگەر ئێمە بینە نوێ پێشەنگە هەر لە بەردەرگا تاوەکو دەگەینێرە نزیک 20 تا 30 زانکۆ دەبینین لە هەرێمی کوردستانەوە بە تایبەت شاری هەولێر تقریبان پڕبووە لە قوتابخانەی ئەهلی و لە زانکۆی ئەهلی. پێت وایە زۆریانی ئەو زانکۆ ئەهلیانە بۆ خزمەتی ئەو خەڵکەیە هاتوون یان وەکو بزنس و ئامانجیان پێگەیاندنە یان ڕوتانەوەی هاوڵاتیانە؟ هەردوو لایە بۆ بنمونە پێ دەڵام لە کاتی خۆی کە زانکۆی ئەهلیەکان نەبوو کەسانێک یان خەڵکێک حەزی لێ بوو بچێتە زانکۆیەک کە خۆی حەزی لێ بوو بۆ نمونە بچێتە یاسا ئەو ئەگەر ئەو ژمارەیە نەهێنابێت تەواو لەو بەشە بێ ئەمەل دەبوو دەبایە بە ناچاری بەبێەوەی بەدڵی بێ بچی لە شوێنێک تر تەواوکە لەبەری ئەو دەرەجەی هێنایەتی هی ئەو شوێنە نییە. بەڵام ئێستا ئەگەر ئەتو لە نەتوانانی لە حکومی بەو دەرەجەیە بچیە کۆلێژی یاسا دەتوانی بە ئەهلیەکەی بچی ئەو حەزوو ئەوەی کە خۆت هەدووە بچی لێوێن دەرێت تەواوی بکەیت. ئەوە لە لایەنی باشەکەی لایانی لە قازانجی قوتابی لایانی بزنسەکەش تەبعاً هەر زانکۆیەکی ئەهلی دەکرێتەوە لە کۆتاییدا خاوەن ئەو زانکۆیە حەزی لەوەی بزنسی پێ دەکات لەبەر وەکو شتێکی خێری نەکردوێتەوە بتوانانی ئەو قوتابیانێک کە حەزیان لە هەر شوێنێکە لەوێن دەرێت تەقدیمی بکەن. لایانی بزنسی تێدا بەڵام ئەو بزنسە لە هەموو دنیا هەیە تەنیا لە کوردستان نییە. زۆربەی زانکۆکانی هەموو وڵاتانی دنیا حکومیەکانیش بە پارە خەڵک لەوێ دەخێنێت دوای کە تەخەڕوز دەکات لە معاشەکەی دەجێردرێتەوە. وەکو کاتی خۆی لە عێراق با بڵێن ئیشتراکی بوو هەموو زانکۆکان هەتا تەواویش دەکرد تەخەڕوجت دەکرد هیچ پارە نەدا. من ئێستا خەریجی زانکۆی سەلاحەدینم هیچم پارە نەداوە و ناشیدەمەوە بەڵام ئێستا لە وڵاتەکانی وەکی بەریتانیا و ئەمریکاوانە کە زانکۆ تەواو دەکەی پارەت لێوە ناگرێت بەڵام کە تەخەڕوز دەکەی مانگانە لێت دەجێڕێتەوە یعنی کەواتە ئەویش هەر زیاتر بزنسە بەڵام بە شێوەیەکی تر خەلەلەکەی دەگەڕێتەوە لە بۆسەی هۆکاریەک دواکەوتنی خوێندن لە هەرێمی کوردستان یان سیستەمی پەروەردە بەگشتی کە لە ئێستا زانکۆکانی کوردستان بە ئەهلی و بە حکومیەوە خوێندنەکی ئەوها نادەن لە تەڵەبە بۆی بتوانێت یعنی معلوماتێکی کافی بی بۆی بتوانێت خۆی بەرە و پێش ببا پێی. دوو بریتە لە نەبوونی هەلیکار یان نەبوونی هەلیکار لە دوای تەواوکردنی پرۆسەی خوێندن و زانکۆ تەواوکردن. سێمیش هەر لە ئەساسەوە کاتێک ئەو قوتابیە دەڕوات لە بۆ خوێندنی زانکۆ لەسەر ڕغبەتی خۆی ناڕوە بۆیە دەبینی کاتێک کە زانکۆ تەواو دەکەیانەوێدا دەچی پسپۆڕێشکە هەر لە بژێریانیش هەلیکاری دەست ناکەوێ هەر ینی ئیزبار دەکرێت کە دەست بەکارێکی تر بکە لەوانەیە هەر فڕشی بە خوێندنەوە نەبی یاخود لەوانەیە هەلیکار بەواستە یان بە شتێکی تر هەلیکاری دەست بکەوێ بەڵام تێیدا سەرکەوتوو نابێت کە بوارەکەی خۆی نەبووە. باشانی پێت وایە ئەو بابەتانێکە لە زانکۆکان پێشکەش دەکرێت کافی نین بۆی قوتابیەکەەوە قوتابیەکی وا بەرهەمێنرێکە لە داهاتوو کار و پیشەیەکی دەستکەوێت بەهۆی ئەو پسپۆڕێکە لێ خوێندووە. کێشەیان لە بابەتەکانە کێشە لە خودی دکتۆرەکانە کێشە لە کێیە؟ هەڵبەتە کافی نییە بۆ چونکە کاتێک قوتابی زانکۆ تەواو دەکا دەبێ بڕوا دەورەی زیاتر بکە خوێندنی زیاتر بکە بگەڕێ زیاتر لەسەر هەمان ئەو بابەتەی خۆی کە لەوانەیە 3-4 ساڵ خەریکی بوو ئەی 3-4 ساڵە خەریکی چی بوو لە زانکۆیەکان. ئەمە یەک دوو لەوانەیە کۆمەڵە زانیاری کافی بن بەڵام لە بۆ خۆماندینەکردن و جهدی کافی پێویست نەکرا لایەن هەم قوتابی هەم دکتۆر و مامۆستایەکانەوە. سەیەمیش هەیە بچینە سەر ئەم بابەتەیە ئێستا دەبینین دەرچوێکی یەکجار زۆری کۆلێژەکانی ئەومان هەیە ئەهلیەکان لە ئێستا دەبینی کەسێک بە هەروەکو تازە تەڵەبەیەکمان لەگەڵ بوو بە 85 چوو وەشێکی زانستی بوو چوو بۆ علوم فیزیا
تێدەگەی بەڵام کەسێکی ترمان دواندووە بەش دەرەجەی 55 چوە بۆ علوم فیزیا ئایا زۆربوونی ئەو هەموو زانکۆ ئەهلیەیان نزمبوونەوەی دەرەجەکان لە زانکۆ ئەهلیەکان ئایا بەڕای تۆ هەلێکی باشە و زۆربوونی زانکۆ ئەهلیەکان باشە ئایا زانکۆ ئەهلیەکان ئەوەنەی مەبەستیانە کە گیرفانی خۆیان بڕ بکەن ئەوەنە مەبەستیانە زانست و زانیاری و مێشک و عقل و هیزری قوتابیەکە پڕ بکەن لە زانست و زانیاری خۆی دروستبوونی زانکۆ یان زۆربوونی زانکۆ ئەهلیەکان لە هەرێمی کوردستان ئەگەر زانکۆ حکوومەتەکان حکومیەکان هەروە خۆیان بەجێ بمێنن و کەسێک کە توانای نەبێ بڕوا لە زانکۆی ئەهلی بخوێنێ کێشەی نییە بەڵام لێرەدا ئێمە دەبینین کە زانکۆ ئەهلیەکان هەمان خوێندنی زانکۆ حکومیەکانە تا ڕادەیەک ینی هیچ شتێکی وای تێدا نییە کە تۆ بچی بۆ نمونە پارەی لێ سەرف بکەی و خۆت لە بۆ ماندوو بکەیت ئەوە یەک دوو هەموو کەسێک توانای دارایی ئەوەی نییە کە بڕوات لە زانکۆ ئەهلیەکان بخوێنێ و لەوانەیە ئەگەر بتوانین بڵێن پارەشی لە بۆ قەرزکە و بەس فیسەبیلی ئەوەی خوێندنەکەی خۆی تاواکە هەمان خوێندنن بەڵام ئەمەیان لە بۆ سومعات لە بۆ ناوبانگ و لە بۆ جیرفان پڕکردن وەک خۆت گوتت هەوڵ دەدا ئەوەی تریشیان هەر لە بۆ هەمان دەتوانین بڵێن زانکۆ ئەهلیەکان ئەوەنەی بزنس ئەوەنەی زانست و زانیاری نابەخشێ بە قوتابی تا ڕادەیەک زانکۆ لە بۆ زانکۆ باشترە بەڵام لە کۆتاییدا هەمویان هەمان ئامانجیان هەیە. کە دوێ زانکۆ ئەهلیانە تەنها ئامانجیان پارە و داراییەکەیان ئامانجیان خزمەتکردنی زانستە لە هەرێمی کوردستان هەمی ڕێکلام و بزنسە هەردوو لایە تا ڕادەیەک بەگشتی خوێندن لە کوردستانەوە بە تایبەت زانکۆکانی هەرێمی کوردستان چۆن دەبینی تان بڵێن بزنسە بۆیە بەرهەمەکان هیچ نییە ئەو سیستەمەی ئەمن دەم خوند 2003 بوو ئەمە لە 2017 بوو میم ئەوەیە پارەکەی خۆیان بۆ نمونە بەدەست بینن ئیتر ئەو قوتابیە فێر دەبێ یان فێر نابێت لەوان کێشەنی قوتابی وەکو بزنس وەکو گەنجینە سەیرەکە لە ڕووی زانستەکەیەوە نا بۆی پارەی لێ بکێشێتەوە. ئەو بابەتانەی کە ئێوە دەیخوێنن لە زانکۆ تاچەن ئەو بابەتانن کە ئێوە لە ژیانی ڕۆژانەیان لە کاری دەرەوە پێویستان دەبێت و زانستەکان تا چەند خزمەت بێەوە دەکات بۆی کە بتوانن دواتر لە دەرەوەی زانکۆ ئیشێک بەو زانستە بدۆزنەوە. بێگومان زانکۆ ینی ئەزمموی خۆی هەیە زانست و زانیارێکی زۆ باش دەداتێ بەڵام سرە ڕای ئەوەی گەر قوتابی خۆی لە زانستی دەرەوەی ئەو بابەتانەی کە بۆی دیاری کراوە ئەو محازڕانی کە دەی خوێنێ لێکۆڵینەوە نەکا لەوانەیە دامەزرێتن لە شوێنێک بەڵام کەسێکی زۆ ئاسایی نۆرمالی لێ دەردەچیتن بەڵام ئەگەر بێت و بچیتی زانیاری زیاتر بخوێنێتەوە قوڵتر بێتەوە لە بابەتەکە لەوانەیە کەسێکی زۆر شارەزا و زۆر پرۆفشناڵی لێ دەربچیتن هەلی کاریشی نەک تەنها لە کوردستان ئەو لەو کاتەدا لەوانەیە لە دەرەوەش بۆ بڕەخسێ لەوانەیە زۆر سەرکەوتوش بێتن. واتە بەڕای تۆ گرینگە لەگەڵ پرۆسەکانی خوێندنەوەی کە لە زانکۆ فێر دەبین قوتابی لە دەرەوەش متاڵعی هەبێت و بخوێنێتەوە و زانیاری لەسەرەوە بەشی خۆی کۆ بەڵێ بێگومان چونکە ئەو بابەتانەی کە دانراون لە سیستەمی خوێندنی زانکۆکان تەنها بە شێوەیەکی سەرەتایی باسی شتەکان دەکاتن بۆ نمونە کاتێک تۆ محازەڕەیەک دەخوێنی لای بابەتێک تەنها شتە سەرەکیەکانی ئەو بابەتت بۆ باز دەکات بەڵام گەر تۆ بچی بخوێنیتەوە لە زانیاری دەرەوە جا لە کتێب بێتن لە بۆ نمونە لە گوگڵ بێتن سەرچی بکەی یان لە هەر شتێکی تر خۆت ینی پەری پێدەدەی و زیاتر شارەزای دێ. ئەو بێکەوە لە یەک زانکۆمانە باش ئەو بابەتانەیەوە دەیخوێنن تا چەند بابەتی عملی و بابەتی کردارێکی زیاتر بابەتەکان تا ئێستا مەرحەلەیەکمان تەواو کردیە سیۆری بوونە نەوەک پراکتیکی. باشە ئەم بابەتانە تا چەند هەز دەکەی بابەتانێکن دەتوانن تۆ لە داهاتوو کار بکەی لەو بەشەی کە خۆت لی تەواوەکەی ئەگەر بێت و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دانەمەزرەی ئایا بابەتێکی واتان فێرەکەن لەو 4 ساڵی زانکۆ تۆ بتوانێت لە دەرەوەی حکوومەتیش کار و ئیش بکەیت؟ بەڵێ ئەو بابەتانی کە لە زانکۆ دەخوێنن بابەتەکان سەرەتایین وەکو ڕێنیشاندەرەکە لە بۆ ئاشنابوون بە زانستەکە بەڵام ئەوەی تر دەگەڕێتەوە سەر قوتابی کە چۆن هەوڵ دەدا و ماندوو دەبێتن لەگەڵ زانستەکە بۆی بتوانێت شارەزایی پەیداکە اینجا بتوانێت بەشێ تۆش پێ دوایە زانکۆ تەنها کافی نییە بۆی کە قوتابیەکی پڕبەرهەم بەرهەمبێنی؟ نەخێر زانکۆ تەنها بەز نییە زانکۆ تەنها زانستەکەت پێ ئاشنا دەکاتن بە شێوەیەکی سەرەتایی بەڵام ئەوەی تر دەگەڕێتەوە سەر قوتابی کە چۆن بتوانێت خۆی شارەزا بکاتن. باشە
خاتونەگەر ئێستا سیرکەین ئەو بەشەیەوە لەوەیە بە دەرەجەیەکی باش چوو بنەم بەشێ ئەو بەشی علوم بەشێکی باشە تۆ بە دەرەجەی چەند چوویت؟ من 82 نیو. بەهشتا و دوو بەڵام لە ئێستا دەبینین هەمان بەشەکەی تۆ لە زانکۆ ئەهلیەکان لەوەیە بە 60 و 50 و 55 و بۆوانە بچین زانکۆ ئەهلیەکان یەکجار زۆر بوون ئایا بەڕای تۆ زۆربوونیە و زانکۆ ئەهلیانە تەنها ئامانجیانەوەیە کە قوتابی بڕوتێنەوە یان قوتابی پێ بگەن ئایا مەبەستیانەکە مەبەستی داراییەکە و مەبەستە بازرگانی و بزنسەکەی زیاتریان فعلا مەبەستیانە خزمەتی زانست بکەن بەڕای تۆ وەزام زانکۆ ئەهلیانە چۆن دەبین ئەگە بە چاوێکی حەقیقەتەوە ئێمە سەیریان بکەین و بۆ نمونە هەر بە شێوازە دووبارەکە سەیریان نەکەین لەوانەیە تا ئاستەکی زۆر کەم مەبەستیان عەلم گەیاندنەکەبی ئەگە نازیاتر مەبەستی پارەکەی لە پشتەوەیە لەبەر ئەوەی کاتێک قوتابی بە نمرەیەکی زۆر لە من نزمتر دەچێتە هەمان بەشلەوە ئەسڵان قوتابیەکە هیچ فێر نابێت تەنها بەڕێ دەکرێت و ئەوەندەی ئێمەش زانیاریمان هەبێت لە زانکۆ ئەهلیەکان زیاتر بۆ نمونە یارمەتی قوتابی دەدرێتن بۆ نمونە یعنی لێرەدا مەبەست لەوە نییە کە فێریان بکەن میم ئەوەیە پارەکەی خۆیان بۆ نمونە بەدەست بینن تا ئیتر ئەو قوتابیە فێر دەبێ یان فێر نابێت لەوان کێشەنیە بۆ نمونە من برادری خۆم هەیە لە زانکۆیەکی ئەهلیە بە دەرەجەکی زۆر لە من نزمتر کە زۆری نابینە لە هەمان بەشی منە ئەو هیچی وا فێر نابێت لەگەڵ ئەوەی من زۆر جیاوازیە چونکە ئەو ئاستەی کە ئەو چۆتێ بە پارە زۆر لە ئاستیوی برنترە و بۆهی ئەوەش یانی قوتابی زەرەر دەکاتن بەڕای تۆ ئەو شتەی تۆش تۆ فێری بوویت و لە زانکۆی ئەهلیش هەمان شت ئەو قوتابی لە هەمان بەشی تۆشە فێرە بێت لەوانەیە ئەوانیش گرنگی تا بە بابەتەکان بدەن بەس دەگەڕێتەوە سەر قوتابیەکە ئەوانەی کە لە ئەهلینە بە دەرەجەی کەمتر وەرگیراون لەوانەیە کەمتر لە بابەتەکان بگەن ئەو حەقەی کە لەسەر ناتوان حەقی تاوا بە زانستەکە بدەن لە بۆ فێربوونی لەبەرەوە بەڕای من شارەزاییان کەمترە ئاست تێگەیشتنیان کەمترە باشە زۆربوونیەوە ئەو زانکۆ ئەهلیانە کە ئێستا بە ڕێژەیەکی زۆر بووە تۆ بە باش ێزانی بەڕای من کارێکی خراپەکە ئەوەن دەزانکۆ زۆر بیتن ئاستی قوتابی دادەبەزیتن هەلی کار لە بۆ قوتابیان کەمتر دەبتەوە پێویستانی ینی ڕێژەک هەبیتن لە بۆ بوونی زانکۆ ئەهلیەکان بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبستی بوون ڕاو سەرنجی قوتابیان و بەشێک لە شارەزایانی بواری خوێندم بوو دیارە بەشێکیان پێیان وایە وەزارەتی خوێندنی باڵا مەبەستی بازرگانی و مەبەستی شریک بوون لەگەڵ بەشێک لەو پەیمانگە و زانکۆیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئیجازەیان دەداتی بەبێەوەی ڕاچاویەوە بکە ئاخۆ ڕەنجی خوێندنیان پرۆسی خوێندن لەو زانکۆ پەیمانگایانە چۆن بەڕێوە دەچەوە بەشێکیانیش پێیان وابوو بەڕاستی لە هەرێمی کوردستان وەزارەتەکەمان و بەشێک لە زانکۆکانمان ئەوەنە نزمن نەیانتوانیوە تا ئێستا زانستێک و زانیاریەک فێری قوتابی بکەن کە ئەم قوتابیە بتوانێت لە داهاتوودا بەو زانست و زانیاریەکە لە زانکۆکەی وەریگرتووە فێری بووە خزمەتی خۆی و وڵاتەکە و بەڵکو دەوروبەر و بەڵکو بتوانێت بڕێک پارەیان بڕێک دارایی بەدەست بێنێ کە خزمەتی خانەوادەیەکی خۆی پێ بکە لە داهاتوو بۆیە ناچار قوتابی لە پاشوی کە زانکۆی تەواو کرد ڕوو دەکاتە ئیش و کار و کاسبیەکی تر کە پێشووتر دەیزانێ نەگەوەی کە لە زانکۆ فێر بوو ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردم بەو هیوایی بۆ بێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تاغڵ ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە بە خوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ